لە بەرامبەر نەناردنی موچا سلێمانی هەڵوێستی لە بەرامبەر بەغدا وەرگرت و ڕایگەیان کە بەڕێوڕەسم جەژن ناکەن. لە گەرمیان چاندنی گەنمەشامی و برنج قەدەغە کرا لەبەرەوەی مەترسی وشکە ساڵیان هەیە. پێشبینیش ئەکرێت ئەم ساڵ دەهۆک لەم جەژنەدا پڕی گەشتیار بێت. سڵاوتان لێبێت. با وێنەیەکی ڕەش و سپیەوە دوور بێ کە لە ماتەمینی ئەچێت نووسیویەتی بەهۆی بارمتەگرتنی خەڵکی هەرێمی کوردستانەوە لەلایەن عێراق بە فەرمی ڕێوڕسمی جەژن ناکەین. ئەمە قسەی هەڤاڵ ئەبوو بەکر پارێزگاری سلێمانیا کە لەم ڕۆژی عارفەیەدا بڵاوی کردوتەوە. پارێزگاری سلەیمانی وەک ناڕەزایەتیەک بەرامبەر نەناردنی موچە لەلایەن بەغداوە و بڕینی قوتی هاوڵاتیان بڕیاریدا هیچ ڕێوڕسمێکی فەرمی جەژن بەڕێوە نابن و نایکەن. دکتۆر هەڤاڵ دەڵێت لەم جەژنەدا بەهۆی بە بارمتەگرتنی هەموو خەڵکی کوردستان لەلایەن دەسەڵاتدارانی ناوخۆیی و عێراقی فیدراڵەوە لەسەر ئەو تەرزەی کە دەڵێت تاوانی نانبڕینی کەسێک لە سەربڕینی ئەو کەسە گەورەترا ڕێوڕسمی جەژن بە فەرمی ناکەین. دەشڵێت تەنیا بەڕێزەوە ڕێز لە ئەرک و سروت و نەریتە ئاینیا باڵا و باوەکانی کۆمەڵگا کەمان دەگرین و نزای حەزێکی وەرگیراو بۆ حاجیان و بەهێزبوونی ئیرادە و خۆڕاگری بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەخوازین. هەر لە ئێستاوە دهۆک شوێن و جێگەی نەماوە بۆ ئەوەی گەشتیار لە جەژنی قورباندا ڕووی تێبکات، چونکە ماوەی چەند ڕۆژێکە هەرچی هۆتێل و مۆتێل لەو شارە هەیە لەلایەن گەشتیارانەوە حەجز کراون. بۆیە پێشبینی ئەکرێت ئەم جەژنە نزیکەی 80,000 گەشتیار ڕووی تێبکات. لە سنووری پارێزگای دهۆک زیاتر لە 215 هۆتێل و مۆتێل هەروەها 500 شوێنی گەشتیاری هەن. زۆرترین ئەو شوێنانە دەکەونە قەزای ئامێدی. سەرۆکی کۆمەڵی هۆتێل و مۆتێلەکانیش بە 964 وت ئەو پێشبینیەی بوهاتنی گەشتیاران کردویانە بۆ ماوەی دەڕۆژە کە شارەکەیان پڕ دەبێت لە گەشتیار. شێخ ئیحسان سەرۆکی ئەو کۆمەڵەیە ئەڵێت زۆری نێو گەشتیارانەی لە هۆتێل و مۆتێلەکانی دهۆک دەمێننەوە خەڵکی ناوەڕاست و باشووری عێراقن و بەشێکی دیکەشیان کە دێنە شارەکەیان خەڵکی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەبن. دەمێکە ئیدارەی گەرمیان ترسی وشکە ساڵی لێ نیشتووە و بە فەرمیش ئەوەی ڕانەگەیاندووە کە ئەمساڵیان لە باران و تەڕێتی بێبەشە بن. بەڵام وردە بردە نیشانەکانی ئەو وشکە ساڵیا لەم ئیدارەیە دەرئەکەوێت. هەر لە ئێستاوە چاندنی برنج و گەنمەشامی لە جوتیاران قەدەغە کردووە. موئەید ئەحمەد بەڕێوەبەری ئاودێری گەرمیان بە 964 وت کەمبارانی و دابەزینی ئاستی ئاوی ڕووباری سیروان و پرۆژەکانی ئاودێری ناچاری کردوون کە چاندنی ئەو دوو بەرهەمە لە جوتیاران قەدەغە بکەن. وتیشی ئەو جوتیارانەی سوود لە هەر سێ پرۆژەی ئاودێری باڵەزۆ و شێخ لەنگەر هەروەها سەلام وەردەگرن نابێت ئەو دوو زۆرە بەرهەمە بچێنن بۆ ئەمساڵ. هەر جوتیارێکیش پابەند نەبێت بە ناچاری سزای ئەدەن. چەند هەفتەیەک لەمەوبەر ستار عەلی وتەبێژی بەڕێوەبەریاتی گشتی کشت و کاڵی گەرمیان بۆ 964 ئاشکرای کرد. ئەمساڵ سنووری ئیدارەکەیان لە نێوان وشکە ساڵی و تەڕە ساڵیدایە. ناوچەکانی باکووری ئیدارە باش بووە بۆ بارانبارین، بەڵام دەڵێت باشوورەکەی لە وشکە ساڵیدا دەژیت. لە سبەی نێوە جەژنی قوربانە ساڵانە هاوڵاتیان قوربانی ئەکەن، بەڵام ئەوەی گرنگە هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان بن بۆیان دانراوە کە بە هیچ شێوەیەک ئاژەڵەکان لە ماڵەوە سەر نەبڕن. ئەگەر لە سەربڕخانەکانیش سەریان بڕی پاشماوەکانیان لەسەر شەقام و ڕێگاکان فڕێنەدەن. بۆ چارەسەری ئەمە شارەوانی قەزای هەریر شێوازێکی جیاواز بەکارهێنێت بۆ کۆکردنەوەی پاشماوەکان. 6 شوێنی دەستنیشان کردووە ئۆتۆمبیلی تایبەتی لێڕ ئەگرێت و هاوڵاتیانی شەتوانن ڕاستەوخۆ پاشماوەی قوربانیەکانیان بخەنە ناو ئەو ئۆتۆمبیلانەوە. بێوار عەدنان سەرۆکی شارەوانی قەزای هەریر بە 964 ڕاگەیاند ئەو ڕێکارەمان بۆ ئەوێ پاشماوەکان فڕێنەدرێنە سەر ڕێگا و شەقامەکان و هاوڵاتیانیش دوور بن لە هەر نەخۆشیەک بە تایبەتیش کە ئێستا پەتای تای خوێن بەربوون لە ئارادەیە. پێشی وتن تکایە پابەندی ڕێنماییە تەندروستی و ژینگەییەکان بن و کاری سەربڕینی ئاژەڵەکان لە کوشتارگە ئەنجام بدەن کە ڕۆژانی جەژن کوشتارگەکەیان کراوە دەبێت کە دەکەوێتە گوندی خرواتان. بەڕێزان کاریگەریەکانی نەکردنەوەی تا ئێستای دەرگای سایلۆکان لە بەشێکی هەرێمی کوردستان هەندێک کاریگەری خراپی بەدوای خۆی داهێناوە. ئێمە لە هەواڵێک ورد بووینەوە کە یەکێک لە کاریگەریەکانی ڕادەست نەکردنی گەنمە لەلایەن جوتیاران بەهۆی ئەوەی کە تاکو ئێستا دەرگای زۆربەی سایلۆکانی هەرێمی کوردستان نەکراونەتەوە لە کاتێکدا کە
بەرهەمی گەنمیش ئامادەکراوە. سەیری ئەو دیمەنانە بکەن ئەوە گەنمی کۆکراوەیە لە سنووری ناحیەی حاجیاوە لە ئیدارەی ڕاپەڕین حەزەکەم ئەوانە ببینن. بێگومان گەنمەکان بە سەردانە پۆشراوی باڵێن زووکاران دایانناوە وەک ئەبینین سەگ تەڕاتێنی تێدا ئەکا سەگ بەسەر گەنمەکان کەوتووە ئەوە جێی پێیسەیەکانە ئەگەر بە وردی سەیری بکەن هەروەها لە هەمووی خراپتر ئەوەیە کە پیشاییشیان لەناو گەنمەکان کردووە. چارەسەری ئەمە ئەوەیە کە هەرچی زووە دەرکای سایلۆکان بکرێتەوە بۆ ئەوەی هەم جوتیاران زەرمەند نەبن و هەمیش ینی جوتیارەکان دڵنیا ببنەوە کە بەرهەمی ئەم ساڵیان بەفیڕۆ ناڕوات. لەسەر ئەم بابەتە قسەمان لەگەڵ بەڕێوەبەری ناحیەی حاجیاوا کرد بەڕێز ئەزوەر جەعفەر وتی جوتیارەکانمان ئاگادار کردوتەوە کە بە زووترین کات ئەو گەنمانە داپۆشن تا ئەو کاتەی سایلۆکان ئەکرێتەوە بۆ ئەوەی گەنمەکان بە شێوەیەکی سەلامەت و تەندروست ڕادستی سایلۆی ئیدارەی ڕاپەڕین بکرێت. بەڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.